زیتەڵی هاوڕێم تۆ چۆنی؟ تۆ چۆنی تەوارگیان دەنگ و باسی تۆ؟ من زۆر باشم و زۆر دڵم خۆشە کە ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت گەڕاوینەتەوە بۆلاتان و هاتوین بۆ یەکێک لە هەوڵە داخراوەکانی شاری سلێمانی. ناوی چییە؟ تایگەر تاون. هاتوین بۆ تایگەر تاون. چیەکەین ئەمڕۆ زیتەڵە؟ ئەمڕۆ لەگەڵ مناڵە ئازیزانەی هاوڕێمانە هاتوین بۆ ئەوەی لەگەڵ تۆشە ئەو یاریانەی کە لێرەیە تاقییان بکەینەوە بزانین چۆن و سوودیان چییە و چێژیان چییە بۆمان لەبریەوەی خۆمان بە ئایپاد و مۆبایلۆشتانەوە مەشغوڵکەین هاتووی لێرە کاتێکی خۆش بەسەربەرین. زۆر باشە پێکەوە زۆر باشە مناڵەکانی هاوڕێم پەلەیانە بۆ ئەوی کە یاری بکەن بۆیە پێکەوە ئەڕۆین یاریەکانە بینین و لەگەڵمان نابن. بڕۆی! مناڵەکانی هاوڕێم ئێستا ئەڕۆین بۆ یەکێک لە یاریەکان کە ناوی جەمپینەواتە بازدان ئەم یاریە با پێشەوە پێتان بڵێم هەر بە شەو چوارگۆشەیەکە ئەبێ مناڵەکان یەک بچنە ناوی بۆ ئەوەی کە زیان بە یەکتری نەگەێن و بەریەکەون و سەرتان بەریەکەوێ دوای سەرتانشکێ باشە ئەبێ یەک بڕۆن بەس دەبێ چاوەڕێ یەکتریکەن بۆ ئەوەی کە هاوڕێیانە تاو بێ ئەنجا تۆ بشتە ناو باش؟ زیتەڵی هاوڕێم تۆ پێشتر هاتووی و ئەبزام تۆم بینیوە کە هاتووی بۆ ئێرە. چۆن منیش هاتووم بۆ ئێرە زۆر خۆشە بەڵامە بێ ئاگامان لە خۆمان بێ زیانمان پێ نەگا من پێشتر بۆ خۆم هاتووم باوکم هێنامی جارێکیان تێر یاریم کرد لەم ناوە بۆ خۆم. لەگەڵ باوکە هاتی لەگەڵ گورجوگۆڵی باوکتە؟ بەڵێ لە بریەوەی کە لە ماڵەوە دانیشم خۆم بە مۆبایلۆوانەوە سەرقاڵ بکەم لێرە خۆم بەم یاریە بە سوودانەوە سەرقاڵەکەم. زۆر باشە پێکەوە بڕۆین؟ با بڕۆی زانین کێ زۆر بازەیات دەی یاڵە با بڕۆین. مناڵەکانی هاوڕێم هاتنەوە ئەو یاریەتان کردوا بوو؟ ئیناک بوون؟ ئەی خۆش بوو؟ زۆر بازتانی هەوایە؟ تۆ حساب بکرد چەند بازیە؟ یەک دوو یان هەر بەرزە بوویتەوە؟ عادی بزانم کامتان زۆرتر بەرزە بنەوە. یەک دوو سێ زۆر باشن زۆر دڵخۆشم پێتان گوزەیەکی زۆرتان پێ ئەمڕۆ هەمووی سەر بکەن باشە؟ چین بۆ یارێکی تر؟ با پێکەوە بڕۆین. یاریەکەی پێشترتان تاقی کردەوە؟ ئەی خۆش بوو؟ باشە ئێستا یاریەکی تر تاقیەکەینەوە ئەزانە چییە؟ ئافەرین سەرەکەوین بەسەرەمەیە ئەمە لە شێوەی شاخا دروست کراوە بینیوتانە و کەسانێک کە شاخەوانیەکەن بە دەستەکانیان ئاوە بەسەر شاخەکەیان سەرەکەون؟ باشە ئەمەش وایە بەو شێوازە سەرەکەوی بەسەر و شتە ڕەشانەیە دەست و قاچە ئەگریە تا گەیتە سەرەوە کە گەیشتیتە سەرەوە یێتەوە خوارەوە باشە ئەم یاریە بۆ ئەوەیە کە توانای خۆ بسەلمێنی بۆ ئەوەی بزانی توانای ماسوولکەکانت چەندێ بەهێزە هەروەها ماسوولکەکانیش بەم یاریانە زۆر بەهێزە بێ تۆ پێشترە و یاری و کردووە؟ چەند جار کەوتوتەتە خوارەوە؟ یەک جار. بۆچییە؟ ئەمە بۆ ئەوەیە کە توانای ماسوولکەکانت دەرخەی بۆ ئەوەی بزانی چەندێ بەهێزی ئەجا لە هەمووشی گرنگترە زان چییە؟ ئەگەر بشکەویتە خوارەوە هیچ ترسێکی نییە لەبەرەوەی ئێرە وا دروست کراوە کە تەواو پارێزراو بێ و نێڵە بە هیچ شێوەیەک ئازارتان پێ بگا باشە؟ کە چوونە سەرەوە پەلەپەل مەکەن ئەگەر هاوڕێیەکتان ویستی سەرکەوێ ئێوە لە خوارەوە چاوەڕێکەن هەتاو سەرەکەوێ دواتر تۆ سەرکەوە و وەرە خوارەوە سەرکەوە وەرە خوارەوە باشە؟ باشە بۆسە شتێکی تر تۆ ناوی تۆ چی بوو؟ هانۆ لە پۆلی چەنی؟ لە مەکتەب نیم. لە مەکتەب نی ئەم ساڵە چیتە مەکتەب وایە؟ ئافەرین هانۆ تۆ حەزت لەم یاریانەیە؟ ئەرەوڵا بۆ؟ حەزم لێ لەبەرەوەی سەرەکەوی بەسەریا و خۆوە بەسەر شاخی ڕاستیە سەرکەوی. ئافەرین ئەی تۆ ناوت چی بوو؟ بەیار. بەیار لە پۆلی چەنی؟
لە پۆلی دوو ئافرین بەیار تۆ زیاتر حەزت لە مۆبایل و تابلێت و شتانەیە یانم یاریانە ئەم یاریانە بۆچی؟ ئەم پاسکیلی لێ شاخی لێ ئەوانە ئافرین ئەمانە خۆشترە لەبەرەوەی ئەمانە سوود بە تەندروستیمان نەگەێنێ وایە؟ ئەی تۆ ناوت چییە؟ ئادەم لە پۆلی چەنی؟ سێوە دەرچوومە ڕوون بۆ چوار لە سێوە ئافرین دەرچووە چێتە پۆلی چوار باشە تۆ ئەم یاریانە و کردووە پێشتر؟ بەڵێ لەگەڵ خێزانەکە تاتووی؟ لەگەڵ هاوڕێکات و خێزانەکانتان ئەوەرن بۆ ئەم شوێنانە ئەم یاریانە بکەن باشە؟ بەس ئافرین بەڵام بیرتان نەچێ سەیری ماوەی منداڵانی کورساتیش کات ئەی تۆ ناوت چییە؟ ڕاند لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوارم دەرچوو بۆ پێنج لە پۆلی پێنج ئافرین هەر بشی لەگەڵ وانەکان تا باشی؟ بەڵێ ئێستا پشووی هاوینە وایە؟ بەڵێ لە ماڵەوە خوێنیتەوە؟ بەڵێ چ چیرۆکێکە خوێنیتەوە حەزت لە کام چیرۆکانەیە؟ چیرۆکی مناڵانە ئافرین ئەبێ ئەو چیرۆکانە بخوێنیتەوە کە لەگەڵ تەمەنی خۆتا گونجاوە هەر بشی ئەی تۆ ناوت چی بوو؟ نام دکتۆر سان ناوت چییە؟ نام دکتۆر سان ئافرین لە پۆلی چەنی؟ لە پۆلی چەنی؟ لە پۆلیە ئافرین هەر بشیت تۆم یاریانە و کردووە پێشتر لەگەڵ خێزانەکە تایی بۆ یاری؟ باشە کەواتە ئەبێم یاریانە بە جوانی بکەیت نابێ پەلەپەل بکەیت بۆ ئەوەی ئازارت پێ نەگا باشە؟ هەر بشیت ئەی تۆ ناوت چییە؟ نام لڤینە ئافرین لە پۆلی چەنی؟ لە پۆلی ئەو لە مەکتەب نییە لە مەکتەب نییە ئافرین کە خۆتان ئامادەکەن بۆی ساڵێکی تر بچنە قوتابخانە باشە؟ ئەی تۆ ناوت چییە؟ منەوم لێ نییە ئافرین تۆ لە مەکتەبی؟ بەڵێ لە پۆلیە لە پۆلیەکی هەر زۆر باشە حەزت لەم جۆرە یاریانەیە؟ بەڵێ ئەی لە ماڵەوە بووکەیە یاری پێ بکەی؟ ئافرین ئەبێت دوایەوەی کە یاریەکانت تەواو کرد لە شوێنی خۆیان هەڵیان گریتەوە بە باشی باشە؟ من هەر حەز دەکەم سەعیکەم بۆی دیرەک بم ئافرین بەردەوام سەعیەکانت بکە وانەکانت بە باشی بخوێنە ئەگەر کاتیشە هەبوو ئەو کاتە یاری خۆت بکە باشە؟ ئامادە بچین بۆ یاریەکە؟ با دەست پێ بکەیت ئەو یاریانەتان بینی کە پێکەوە کردمان؟ زۆر باشم ئەی دڵتان خۆش بوو؟ با بزانم تۆ ناو چی بوو؟ تۆ زارا لە پۆلی چەنی؟ لە ڕەوزەی ئەی لە ڕەوزە یاریەکەن؟ ئەچن یاری چیەکەن بە گروپ یاریەکەن یان بەتەنیا یاریەکەن شوێنی یاری لێیە؟ بۆمان باسکە یاری چیەکەن؟ جۆلانی لێیە؟ چیتر پاسکیلی لێیە؟ ئیسفنجی میکانۆی لێیە؟ زۆر باشە ئەی تۆ ناو چییە؟ ئەی تۆ؟ ژارین چی یەکەن ئەو دوانتان؟ خوشک و بران بێکەوە هاتوون ئەمڕۆ بێکەوە زۆر باشە بێ اینجا زۆر خۆشە کە بێکەوە لەگەڵ خوشک و براکان تا بێ بۆ یاری وایە؟ تۆ لەو گەورەتری تۆ چەند ساڵی؟ ئەی تۆ؟ 5 ساڵی تۆ کە لەگەڵ براکە و لە تۆ بچووکترە هاتووی ئەمڕۆ بۆ ئێرە ئاگاش لە براکەتە وایە؟ زۆر باشە کەواتە ئەگەر هاوڕێکانمان یان برا خوشکەکانمان لە خۆمان بچووکتر بوو پێویستە ئاگامان لێبێ وایە؟ زۆر باشە ئەی تۆ ناو چییە؟ ناوم نالی نالی ئەی تۆ؟ باران ئێوە چەند ساڵن؟ من ئەمانە بم بەنۆ ئەبی بەنۆ یعنی لە پۆلی چوار؟ ئەچی بۆ چوار؟ ئەی تۆ؟ 6 ساڵی ئەچی بۆ پۆلی یەک؟ ئەچی بۆ مەکتەب جارێ نەچووی وایە؟ نەچی بۆ قوتابخانە ئەی دڵ خۆشە کە ئاڕۆیت؟ زۆر باشە ئەی تۆ؟ ناو ئەشک؟ ئەشک؟ واتە چی ئەشک؟ واتە فرمێسک؟ زۆر باشە ئەی تۆ دڵخۆشی ئەمڕۆ کە هاتی بۆ ئێرە؟ حەزت لە چی یاریەکە زۆر زۆر زۆر؟ زیاتر ئەو فیلسکێنانە فیلسکێنەکان؟
ئێوە حەستان لە چییە؟ من حەزم لە پاسکیلەکان و پاسکیلەکان و ئەو شاخەوانیە ئەی ئەم یاریە پێشتر چۆن کردوتانە؟ بەڵێ تۆپە ئەیکەیتە ناوی ئەنجا هەڵێیت ئەجا تۆپەکەش بە شێوەیەک دروستکراوە کە زیانتان پێ ناگات چونکە لە مادەیەکی ئیسفنجیە وایە پێکەوە بڕۆین بیبیرین؟ بڕۆین. هاوڕێم بووم بە دوو گروپ مجموعەیەکیان لەسەرەوەن هەرێکیشیان لەناو بەلەمەکەیان زۆر ئەترسم وەرن با بڕۆین پێکەوە بڕۆ تۆ بەرە تەقالەکە وەرن با بچین ئێمەش تەقاکین هەجوو مەکەین نالی چۆنی تۆ لەگەڵ کام گروپیای لەگەڵ گروپی بەلەمەکەیای باوکە گیان ئێ خێرا قسە بکە خێرا زۆر باشە چەند تۆپ هاویشت بۆ هاوڕەکانت چەندێک تۆپ هاویشت حسابە کرد یان نەوژمان دوو زۆر باشە دەی بەردەوام بە جوانی تۆ تۆپە کردە من دەی با یاریکەم بێکەوە یاک دوو سێ تۆ برتەوە ئەو هەموو تۆپە وەربیکە ناوی یارمەتی و بەس ئەی ئەمە منداڵەکانی هاوڕێمان بڵێ چۆن بەکارێن ئەمە بەم شێوەیە خێرا بکەن یاڵا ئەوتە دیشت ئەمڕۆ تۆپمان زۆر بەرکەوت بەڵام تۆپەکان زیان ناگەێنن لە بڕۆی نەرمن ئیسفنجن ڕەنەکانیان زۆر جوانە بە مناڵەکانی هاوڕێشمانەڵێن ئەوانەی کە نەیان بینیەوە بێن بۆ ئێرە چونکە ئێرە زۆر خۆشە ئەتوانن یاری بکەن وایە زۆر باشە مناڵەکانی هاوڕێم با پێکەوە بڕۆین بۆ یاریەکی تر باشە یاری تۆپەکەمان زۆر کرد زۆر هیلار بووین وایە با پێکەوە ئەڕۆی زۆر خۆشە یاریەکان ئێوە ژوەرم پێکەوە لەگەڵ هاوڕێکانتان لەگەڵ خێزانەکانتان تاقیکەنەوە دڵنیام زۆر چێژبەخشە بێ بۆتان با بڕۆینەوە سێری ڕەنەکان کەن پرتەقاڵی سەوزمۆر شین جا ئەمە بەم شێوەیە بێ سەرکرد جا سێرکەن مناڵەکانی هاوڕێم نابێت لە کاتی سەرکەوتنا پەلە بکەن لە یەکتری و ئەوانەی کە تەمەنیان بچووکترە ئەتوانن دەستگرن بەم شێوەیە سەرکەون باشە ستا چینە سەرەوە بزانین چی لێیە چیە بینین ئێرە زۆر جوان و تایبەت دروست کراوە سێرکەن لێرە وەکو شوێنێکی جۆمپینە سێرکە لێرەیە ئەبێت ئەم پەتەیان بۆ داناوین کە ئەبێت بە شێوەیەک بڕۆین ئادی بزانم چۆنە ڕۆن سێری کە مناڵەکانی هاوڕێم زۆر باشە وەک وایە لە پردێکی باریک بپەڕنەوە و ئەژبێ دەست بگرن بەم شێوەیە و لێرە بەرزتریش هەیە مناڵەکانی هاوڕێم بینیتان لەگەڵ ماهاتن زۆر خۆش و تایبەتە ئێرە و
و لەگەڵ ئەوەیە چەند ڕێنماییەکیان بۆ داناوین کە بۆی ئێمەش ئاگامان لێبێ و بە وێنەش بۆیان کێشاوین کە پێویستە کە ئەچینە ناو چووپەکانەوە هەر مناڵێک تەنها بەس خۆی بڕات نابێت دوو کەس بەیەکەوە بڕۆن بۆ ئەوەی کە نەکەون و ئازاریان پێنەگات سێرکەن ئەبێ یەک بڕۆین بە شێوەیەک دابنیشین کە قاچ و دەستمان هەمووی لە ناو چووپەکەیا بێ باشە کە ئێوەش هاتن وا سەرکەون جا ئیسە مناڵەکانی هاوڕێم چون چووپەکە بێنن ئنجایەنەوە بیان بینن چۆن ئەچنە خوارەوە سێرکەن ئەبێ قاچتان بکەنە ناوە لەگەڵ دەستان باشە نابێ قاچتان بێنە دەرەوە زۆر باشە و لەگەڵ ئەوەیە ئەبێ پاڵ بنێم بۆ ئەوەی کە بڕوات زیتەڵەی هاوڕێشم پێشەمان ڕۆشت ئیسا ڕۆی زیتەڵا بینی باشە یەک دوو سێ دێ کەیترە ڕوا بڕۆ تۆ شتێ چۆنی زیتەڵە یاری زۆر کرد؟ من یاریم زۆر کرد تۆ یاری و زۆر کرد لەگەڵ ئەو مناڵانەیە؟ منیش لەگەڵ مناڵەکانی هاوڕێم یاریمان کرد یارمەتی یەکتریمان نا بینیمی ئەوە تۆپەکانت بەرەکەو تاپ تۆپە بەرەکەو زۆر خۆش بوو مناڵەکان چۆنن؟ باشی ئەمڕۆ خۆش بوو بەلاتانەوە؟ باشە کەواتە لە ماڵەوە لە بری ئەوەی کە یاری تابلێت و ئەو شتانە بکەن بە خێزانەکانتان بڵێن هەفتانە یان مانگانە بتانێنن بۆ ئێرە ئەمە وەرزشێکی زۆر خۆشە وایە؟ وایە؟ باشە ئێستا ئەچین یاریەکی ترەکەی نەزان چییە؟ خلیسکێنەیەکی زۆر خۆشە لولەیەکە ئەوە دانیشیت و خلەبیتەوە باشە؟ دەی با بڕۆین ئێستاش لە شوێنێکی تایبەت دروست کراوە بۆ پاسکی لێخوڕین و لەگەڵ ئەوەیە مناڵەکان زۆر دڵیان خۆشە چۆن یادەب مناڵەکانی هاوڕێم ئەمێ پێتان بڵێم کە ئێوەش لە ماڵەوە یان لەسەر شەقامەکان ئەگەر پاسکیلتان لێ خوڕی پێویستە لە شوێنێک بێ کە ناوەڕاستی شەقامەکان نەبێ لەسەر شۆستە بێ یان شوێنێکی تایبەت بە پاسکی لێ خوڕین بێ لەگەڵ کەسانی گەورەتر لە خۆتان بووی کە ئەوانیش ئاگان لە ئێوە بێ باشە با پێکەوە بڕۆین زانی مناڵەکانی هاوڕێم چۆنن چۆنی تۆ چیەکەی ئێستا پاسکی لێخوڕی ئەزانی یەکێک لە سوودەکانی پاسکی لێخوڕین چییە؟ ئەوەیە کە وزەیەکی زۆر سەرفەکەی و ماسوولکەکانە ئەجوڵێنی وەرزشێکە بۆ لەشێ وایە؟ ئەی لە ماڵە پاسکیلی هەیە؟ دەڵێ یونیکۆرنێشە کوشنەکەی بەرزەکەمە و پایدە لێیە چۆتایشە کوشنەکەی بەرزەکەی تۆ ئەنجا پایدەر لێ؟ بەڵە چۆتایە باشە ئەی لە تۆ پاسکی لێخوڕی؟ وەڵای لە ئێمە شوقەمان هەیە اینجا کلیلی ئێم شەوانە کاتێکە ڕۆژمە پێش ئێوارە کلیلی ئەڕۆمە سەرەوە قاچم بە جوانیە شۆی قاچیش بە جوانیە شۆی؟ بەڵە زۆر زۆر باشە گوێتان لێ مناڵەکانی هاوڕێ کەواتە ئێوەش ئەبێ کە ڕۆشتنەوە دەست و قاچەکانتان وەکو ئەم هاوڕێ جوانە بشۆن زۆر باشە زۆر دڵخۆشم پاسکیلەکە و لێخوڕێڵ ئافرین هەی پایدەر لێ چۆنن؟ ئێوە چۆنن؟ دڵتان خۆشەکەم ڕۆ پاسکی لێخڕن؟ تۆ پاسکیلە هەیە لە ماڵەوە؟ ئەی تۆ؟ پاسکیلتانێ تۆ پاسکیلەکە چ ڕەنێ؟ من پاسکیلەکەم مۆر و پەمەی ئەی تۆ؟ شین؟ سپی زۆر جوانە ڕەنەکان تۆ حەزی لە چ ڕەنێکە زۆر؟ پەمەی بۆچی؟ زۆر جوانە زرد زۆر جوانە ڕەنەکان هەموویان جوانن تۆ شین؟ منیش حەزم لە هەموو ڕەنێکە باشە تۆ پاسکیلێک تۆ لێخوڕی لەسەر جادە بەس دایک و باوکیە لەگەڵ تایان
کەواتە پێویستە یەکێک گەورەتر لە خۆ ئاگای لە تۆ بێت لە قەراغی شەقامەکان لێفڕی نەک لە ناوەڕاست وایە زۆر باشە ئەی پاسکیلەکە و لایتی هەیە گڵۆپی هەیە کە داگیرسی لە شەوان پێویستە جلی فسفۆریش لەبەرکەین لە شەوان بۆی کە بمان بینن ئۆتۆمبیلەکان وایە زۆر باشە پاسکیلەکانتان لێ خوڕن پێشکەوتن بکەین بێکەوە چەند کەس پێشکەوتنەکان باش با بچینە ئەوێ وەرندی وەرن با بڕۆین زۆر باشە ئێستاش مناڵەکانی هاوڕێمانەمان بینن ئێوەش لەگەڵ منە بزانن کێی باتەوە باشە یەک دوو سێ دەی خێرا بڕۆ هەموویان زۆر بەجوانی زۆر بە خێرایی پاسکیلەکانیان لێ خوڕی و بێکەوە بردیانەوە ئەبڕێ بۆ لای هاوڕێکانم سەیریان کە سەرقاڵی یاریکردنن بۆ خۆیان ئەفەرن بە باشی یاریەکانتان بکەن باشە چۆنی ئەمڕۆ یاری خۆشە کرد ئەمڕۆ خۆشتریان لە ماڵەوە بۆ خۆ دانیشی سەیری ئایپاد و شتی وا بکەین ئەمڕۆ چەند یاری بکەن زۆر ئەی ناوت چی بوو تۆ دینا ئەفەرم دیناکە دیناوە ئێستا چی دروستەکەی ماڵ ئەزانی خانووی پێ دروستکەی ئەفەرین ئەفەرین ئەی تۆ تۆ چی دروستەکەی ئەی سەیرم بکە ناوت چییە لە پۆلی چەنی ئەشان نەچۆتە مەکتەب باشە تۆ ئەزانی گۆرانێکی خۆشە بۆ بڵێی نازانی ئەزانی بڵێ بەبا بەبا بچکۆلە مەگری مەگری بەرخۆلە وازانی نازانی ئێزای چەپڵێ بۆ بلێبەی ئەدی چەپڵەیەکی بەهێز بۆ بلێبە ئەفەرین زۆر سوپاس باران چۆنی باشی ئەو باران چی دروستەکەی چی میکانۆ بە میکانۆکە خانوو دروستەکەی ئەفەرین باران ئەمڕۆ خۆشەکە هاتی بۆ ئێرە پێم خۆشەی تر هەفتانە بێ بۆ ئێرە و یاری بەمانە بکەی ئەمانە خۆشترە یان بۆ خۆ لە ماڵەوە هەر بخەویت و هەر نام بخۆی کامیان خۆشترە ئێرە لەبەرەوەی ئێرە وەرزشی خۆشی تایە یاری بەسوودی تایە وایە باران ئافەری دەی خەریکی یاریەکانە بە باشە چۆنی هاوڕێکەم باشی ئەوە چیەکەی ئەفەرین باشە تۆ لە پۆلی چەند بووی لە پۆلی پێنج ئەفەرم لەوانەکانتا باشی لە قوتابخانە ئەفەرین ئەم یاریانە و پێ خۆشە بڕۆ زۆر خۆش بوو ناسینی هەماوڕێیانە و باشە ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ باشە شعرێکم بۆ بڵێ ئەیلم بەفرە باری وازەوی یەک پارچزی وانە بەجارەمە هاوری لە هەورازی بەرز و ساهەمووی لە بەفراکوە بێزبێ و بێچپا منداڵان یاریکەن چ یاریتان دیاریکەن هێنم هاکە هێرش وەرە هیواتۆ بڵێ خەتکە گێرەسکاری پێسی ئەفەرین زۆر باشە دەستی خۆش بێ بەردەوام بەرە بە هۆراوە لەبەرکردن هۆراوەی باش لەبەرکە باشە ئێستا یاری بکە لەگەڵ هاوڕێکاتان دەی ئەفەرین چۆنی باشی سەیری ئەو قژە جوانەی کە هات قژی پیشۆک و قژی تۆلولا وایە باشە تۆ لە پۆلی چەندی پێنج ئەفەرین ئەوە ئێستا چی دروستەکەی لەگەڵ هاوڕێکاتان خانوو ئەتەوێت کە گەورە بووی ببی بەچی مامۆسای مەلا ئافرین مەلەوانی ئێزانی زۆر ئەی بۆ منیش فێر ناکەی ڕۆژێ بەڕاستە ئەگەر ڕۆژێ چووی بۆ مەلەوانگەیەمانم بکە منیشیە فێری مەلە بکە باشە ئافرین باشە گۆرانی ئێزایی گۆرانێکم بۆ بڵێ ئەدی گۆرانێک بڵێ
لەسەر شێوەی کوردەواری چەپچەپ و هاتین بەریای لەسەر شێوەی کوردەواری چەپچەپ و هاتین بە هاتنتان بەختەوەرین بە ئێوە وا ناستەوەری ئێمەکە پولی لاسکو جۆن پێشواسی ئاکینێ ئەفەرین ئەربژی دەست خۆش ئەمڕۆ کاتێکی خۆشە بەسەر بر لێرە بەڵێ دڵخۆش بوو بە ناسینی ئێواوڕیانەش زۆر باشە کەواتاوە بەردەوام وەرە بۆ ئەوەی ئێمە یەکتری ببینین باشە زۆر سواز بۆ تۆ زۆر سپاس بۆ تۆ. چۆنی باشی ناوت چییە؟ ئەفەرین لە پۆلی چەنی؟ لە پۆلی حەوت ئافەرین باشە تۆ لە ماڵەوە بە ئایپاد و شتانە یاریەکەی یاریەکەی نابێ یاری بەوانەکەی ئەبێ ئەم یاریانە بکەیت یەک تۆس باشە هەوڵ بە یاریکە بکەی باشە گۆرانیەکەم بۆڵی دە گۆرانیەکەم بۆ بکە نابێ شەرم بکەی شەرم لە چیەکەی دەی ئەفەرین ئەربژی زۆر باشە ئەوە بەردەوام گۆرانی خۆش لەبەرکە باش ئەفەرین چۆنن؟ ئەمە چییە دروستە کردووە؟ خانوو ئەمە کێ پێی کردن یەک کەس کردیان هەمووتان؟ بەڕاستیتانە؟ ئافەرین ئەوە جێم نەبێتەوە تایە؟ ئەوە ڕووخە ئەوە چی بوو؟ گوێی مێنێ ئەوە میکانۆیە هیچ نییە. ناڵ ئازیزەکان دووبارە چۆنن؟ ئاها ئەمڕۆ خۆش بوو یاریەکانتان؟ دڵخۆش بوو لێرە؟ من و تەواری هاوڕێشم زۆر دڵخۆش بووی پێتان منیش زۆر بەڵام ئەبێ بەڵێنێکمان پێبەن کە ئیتر نابێ یاری بە تابلێت و ئایپاد و ئەو جۆرە شتانە بکەن لە پشووی هاوی ناکاتەکاتان بە وەرزشکردن و بەو خولانەوە سەرقاڵ بکەن کە خولی وێنەکێشان خولی میوزیک وەرزشکردن ئەو شتانە چونکە ئەو شتانە سوودی هەیە بۆتان باشە تابلێت و شتانە سیان بە چاوەکاتان نەگەینێ دوایی ئەبێت چاویلکە لە چاوتان کەن و هەتا گەورە بن چاویلکەتان پێبێ باشە؟ ئێمەش زۆر دڵخۆش بووین لەگەڵتانە تەوارجان تۆ چی وەیە بۆیان؟ منیش زۆر دڵخۆش بووم و ئەمڕۆ لەگەڵ مناڵەکانی هاوڕێم فێری ئەوە بووین کە پێکەوە بە کۆمەڵ یاری بکەین و یاریکردن سوودی هەیە بۆمان بۆ مێشکمان بۆ جستەمان بۆ ماسوولکەکانمان و لەگەڵ ئەوەیە وزەیەکی وا سەرفەکەین کە ئەتوانی شەوانە زووتر بخەوین وایە؟ زۆر باشە و لەگەڵ ئەوەشە با پێشتان بڵێم بیرتان نەچێت کە ڕۆژنەوە پێویستە دەستەکانمان بە جوانی بشۆین و لەگەڵ ئەوەیە زۆر سپاسی خنجیلە و ژیکەڵاکەین کە چەند دیارەیەکی زۆر جوانی بۆ مناڵەکانی هاوڕێمان دابین کردەوە بە دڵتان بوو؟ زۆر باشە مناڵەکانی هاوڕێم زۆر دڵیان خۆشە با لێرەوە کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان بێنین کە بەرنامێکی زۆر تایبەت بوو زیتەڵی هاوڕێم با پێکەوە ماڵاوایی لە هاوڕەکانمان بکەین زۆر دڵخۆش بووین لەگەڵتانە مناڵە ئازیزەکان هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ وحەفیز